بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵی بەڕێزداین. لە بەرنمەیەم جارەدا میوانداری کەسایەتیەکی سیاسیمان کردووە، هەروەها نووسەر و ڕۆشنبیر ئەندامی پێشووی کۆمیتی ناوەندی حیزبی شووی عراقی کە ئەویش مامۆستا جەلال دەباخە. لەم بەرنمەیەدا لەسەر مێژووی حیزبی شوویی و بە تایبەتیش هەڵوێستی حیزبی شوویی لەسەر پرسی کورد پەیوەندیە لۆکاڵی و جیهانیەکانی ئەو حیزبە و هەروەها خەباتی چەکداری بەرەی نیشتیمانی کە لەگەڵ حیزبی بەعسەیان بووە، ئەو پەیوەندیانەی لەگەڵ حیزبە کوردیەکان و حیزبە شوویەکانی دەوروبەر هەیان بووە. ئێمە کۆمەڵی بابەتی گرنگی مێژووی بازەکەین و مامۆستا شایەتیان لەسەردا. مامۆستا بەخێر بی بۆ بەرنامەی پەنجەمۆر. سوپاس دەکەم خۆشبی بژیت. پێشەکی سوپاسی گەرم بۆ کەناڵی ڕوودا و بۆ ستافی بەرنامەی پەنجەمۆر و بۆ بەڕێستان بۆ ئەم چاو پێکەوتنە. زۆر سپاس مامۆستا. حەزەکەم لێەوە دەست پێکەین، باسی حیزبی شوویی عێراقیەکەین بە تایبەتی جەناب دێچەوی لە کادر و سەرکردە دیارەکانی ئەو حیزبەوە بە تایبەتیش لە کوردستانە. ئەو کاتی حیزبی شوویی عێراقی دروست بوو لە ساڵی 34 زەمینەیەکە بوو بۆ دروستبوونی حیزبێکی وا پێویست بوو لە عێراق حیزبی شوویی دروست بێ؟ بەڵێ بێگومان پێویست بوو حیزبی شوویی دروست بێ و زەمینەیەکی باش و لەبار ڕەخسا بوو. بەڵێ بۆ دروستبوونی حیزب مەرجی سەرەکی بوونی چینی کرێکار و جوتیارانی شۆرجێرە. بەڵێ لە عێراقا گەلێک پرۆژە و فابریکە و گەلێک شەریک کۆمپانیا و کەرتی بیانی و زۆر شتیتر هەبوو کە چینی کرێکاری تیا خەمڵا بوو و نەقابەکانیان دروست بوو و پێویست بوو حیزبێکی سیاسی شیوعی مارکسی لێنینی سەرکردایەتی ئەو بزافە بکات. بەڵێ ئالێرەوە کرێکارێکی ناسرا و یوسف سەلمان یوسف کە لەقەبەکەی فەهد بوو و یەکێک بوو لە برا مەسیحیەکان برین ئاشووریەکان. بەڵێ زۆر چالاکانە کەوتە جموجوڵ بە نیازی دامەزراندنی ئەو حیزبە. هاوڕێ فەهد پەیوەندی باش بوو لەگەڵ زۆری ئەو خەڵقانەی لەو سەردەمەدا لە ناوا بوون و تێکۆشان، هەروەها لەگەڵ تێکۆشەرانی کووردا لە پێشی هەمویانەوە مەلا شەریفی مەلا عوسمانی ڕەنگە ڕێژانی کە برادرێکی هەولێری بوو و لەگەڵ فەهدا برادر بوو. بەڵێ باشە مامۆستا، ئەوانەی حیزبی شووییان دروست کرد ئەو کاتە بڵێن یەکەم کۆبوونەوە یەکەم کۆگریان، ئەمانە نوێنەری چێ بوون؟ نوێنەری چینی کرێکاریان تیا بوو یاخود وردە بۆژوا بوون؟ چێ بوون؟ یعنی نوێنەرەتی چیان نەکرد؟ بە زۆری کرێکار. بەڵێ کرێکار بوون و ڕەنجچێژ بوون و ڕۆشنبیرانی شۆڕژێر بوون و لەو سەردەمەدا لە ناو وڵاتدا بزاوێک دروست ببوو و کرێکاران مانگرتنیانە کرد، داوای مافەکانی خۆیانە کرد. لەبەر ئەوە ئەوانەی کە حیزبیان دامەزران نوێنەرانی ئەو چینە بوون، بە تایبەتی ڕۆشنبیرانی شانتیا بوو و ئەوەی شایانی باسە ڕۆڵەی هەموو نەتەوەکانیان تیا بوو، کورد و ئاشوور، کورد، عەرەب. مامۆستا لە سەرەتاوە کوردیان لەگەڵان نەبوو، ینی وەکو ئەندامی دامەزرێنەر کورد هەبوو لە ناو کۆنگرەیە مەسەلەن لە ساڵی 34 کە بەشدار بوو بێ؟ بەڵێ لە پێشەوە لە 34 کوردی وا نەبوو، بەڵام لە دوای 10 ساڵ کە کۆنفرانسی یەکەمی حیزب لە نیسانی 1944 پێک هات، کوردێک بە تەنیا کوردێک بەشداری کرد کە ئەویش مەلا شەریفی مەلا عوسمانی ڕەنگە ڕێژانی هەولێری بوو. بەڵێ و لەو کۆنفرانسەدا زۆر کەم بەشدار بوون، 18 کەسێک کەمتر. لەوێ بەرنمەیەکیان دانا و ڕەنگی ڕشتنی ینی دامەزراندنی حیزبی پرۆلێتاریان تەواو کرد. باشە مامۆستا، ینی لایەنە مێژوویەکەی باز لەواکرێ کە جووەکانی عێراق دەوری سەرەکییان بینیوە لە دروستکردنی حیزبی شوویی. ئەگەر وایە
چمە بەستێکیان هەبوو ئایا مەبەستێکی تایبەت هەبووە کە جووەکان مەسەلەن بەو شێوە بەرفراوانە ئەگەر وابێ بەشدار بوون لە حیزبی شوێیە بەڵێ جوولەکەکان بەشدار بوون لە دامەزرانی حیزبی شیوعیدا هەر بەو مەبەستەی کە ئەوانیش ڕەنچێژ بوون چەساوە بوون مافڕاو بوون وتێ کۆشان لە پێناوی مافەڕەوەکانی خۆیانە شان بەشانی هەموو بەشەکانی تری نەتەوە و چینەکانی تری وڵات لەبەرەوە جوولەکەکان دەورێکی کاریگەریان هەبوو لە دامەزراندنی حیزبواتە پاڵنەرێکی دەرەکی نەبوو وەکو بڵین مەسلەی زایۆنیزم و ئەمانە بۆ ئەوەی بچنە ناو جۆرێک ئەوان لە دژی زایۆنیزم بوون بەڵێ و لە پێشە عوسبەت مکافحەت سەهیۆنیە دروست بوو کۆمەڵەی بربەرەکانی زایۆنیزم کە جوولەکەکان دەورێکی باشیان لەو کۆمەڵەیەدا هەبوو لە دژی زایۆنیزم لە دژی ئیمپریالیزم لە دژی داگیرکار و بۆ سربەخۆیی نیشتیمانی عێراق بەڵێ مامۆستا شیعاری حیزب ئەوەی کە ئەڵێ وڵاتێکی ئازاد و گەلێکی بەختیار وایە یاسایی دەبێ بە دڵخۆش نیشتیمانێکی ئازاد و گەلێکی بەختیار گەلێکی بەختیار ئەم دروشمە یعنی مەبەست چی بوو لەوەی گەلێکی وشیار خۆ گەلێک نەبوو بە ناوی گەلی عراقەوە ینی مەبەستیان چی بوو تورک کورد بڵێن گەلی کورد هەبوو عەرەب هەبوو ئاسووری هەبوو تورکمان بۆچی گەلی شەبوو بە ناوی عێراقەوە گەلی عێراقی شەبوو وە گەلی کوردی شەبوو و ئەو گەلانی تریشە بوون لەبەر ئەوە دروشمەکە ئەوە بوو نیشتیمانەکە کە عێراقە ئازاد بێ لە کۆتی دیلی ئیمپریالیزمی بەریتانیا ڕزگاری بێ لە ئەوەی ئەستەرلینی ڕزگاری بێ لە ناوەندی ئەستەرلینی بەریتانی ڕزگاری بێ و نیشتیمانەکە ئازاد بێ گەلەکەشی گەلێکی بەختیار بێ بەو مانایەی کە لە ناو وڵاتە ئیش بکە دەرفەتی کارکردن هەبێ یەکسانی هەبێ لە ینی بۆچوون و لە ژیانیانە و ئافرەتان ڕزگار بن بەشەکانی تر لاوان و قوتابیان کەواتە ینی سیاسەتێکی گشتگیری هەبوو بۆ هەمووی سیاسەتی گشتگیر هەبوو و چەند ڕێکخراوێکیش هەر زوو دامەزران لە دەوروبەری حیزب وەک پەیوەستگای ئافرەتان رابطة المرأة العراقية وەک یەکێتی نیشتیمانی یەکێتی قوتابیان و خوێندکارانی عێراق و پاشان کوردستان لە دواترا باشە و ئەمانە لە خەباتا بوون و کەمایەتی ئەرمەن کە چەساوە بوون لەگەڵ جوولەکەکان لەگەڵ کورد لەگەڵ سریانەکان لەگەڵ تورکمان هەموو ئەمانە بەشدار بوون لە دامەزراندنی حیزبی شیوعی عێراقا. بەڵێ مامۆستا ئەگەر باسی یەکەم جیابوونەوە لە ساڵی 42-43 وانە یەکەم جیابوونەوە لە حیزب دروست هەبێ بۆ ماوەیەک ئەو جیابوونەوەی بۆچی ڕوویدا خۆ حیزب تازە دروست بوو ینی هەمووی تەمەنی 6 ساڵ بوو لەو وەختانە جیابوونەوە ڕووی نەداوە با عەرز بکەم لە پێشە کۆنگرەی یەکەم لە دوای کۆنفرانس لە نیسانی 1945 پێکات بەڵێ لەو هەلومەرجانەدا بەس مامۆستا پێشەوە کۆمەڵەی میلەت هەبوو مەسەلەن هینەکە بوو بە ناوی ئیلە ئەمام جەماعەتێک بوون بەڵێ بۆ پێشەوە ئەمانە لە ساڵی 42 تقریبان جیابوونەوە لە حیزب و دوایی چوونەوە پاڵ حیزب بەڵێ ئێمە باسی دامەزراندنی حیزبەکەین لە کۆنفرانسی یەکەم و لە مؤتەمەری یەکەم لەبەر ئەوەی کە لە پێکهاتەی گەلی عێراق و فرە چین و فرە نەتەوە هەیە بە تایبەتی لە چینەکانی شەوەیەنە ناو حیزبی شیوعی عێراق هەندێک بیر و ڕاو ئایدۆلۆژیای خۆیان دەهێنن لەبەر ئەوە کارێکی وا دەکرێ کە جیاوازی دەخۆڵقەیە
جیاوازی دەخۆڵقەیە هەندێک ئەیانویست بە بالۆرەی سەیر و سەمەرە لە دژی هاوڕێفەهد لە دژی مارکسی لێنینیەکان و ئەیانویست دەسەڵات بەسەر حیزبا بگرن، بەڵام لە ڕووی تێگەیشتن و چالاکی فەهد و هاوڕێکانەوە هەموو ئەو تاقمانە بەزێنران و یوسف سەلمان یوسف فەهد توانی هەموو خەلایە و شانەکان لە ساڵی 1934دا یەک بخە و لە ماوەی 10 ساڵدا ئەنجا کۆنفرانس ببەستێ زەمینە خۆشکە باشە لە پاشیشا لە ماوەی 10 ساڵی تریش لە ماوەی ساڵێکیشە کۆنگرە ببەسێت لە 44 بۆ 45. باشە مامۆساوی پەیوەندی بە کوردەکانی بڵێن کوردە چەپەکانەوە هەبوو بە تایبەتی جەماعەتی یەکێتی تێکۆشین و ئەمانە بۆچی ئەمانە ناچوونە ژێرباری فەهد یعنی هەروە بە ئاسانی نەچوون؟ بەڵێ لە پێشە ڕێکخراوی یەکێتی تێکۆشین دروست بوو بەڵێ وەحدەت النضال ئەوانە ئەیانویست ئەفکاری خۆیان فەرزکەن بەڵام خۆیان پێرانە گیرا لە بەردەمی ڕێبازی مارکسی لێنینی هاوڕێ فەهد و برادەرەکانیدا هاوڕێکانیدا بەڵام هەندێکیان هین بوون مامۆسا حیزبی شۆڕشیان دروست کرد دوایی ئەوە لە دوای پارتی دیموکراتی کورد دروست بوو یعنی خۆنێن حیزبی شوێی نەیتوانی هەمویان لە بۆقەتەی خۆیان بتوێنێتەوە. بەڵێ ئەوە لە دواییە زۆر سەرچاوە هەیە کە باسی ئەوانە ئەکا بە دوور و درێژی ئەوانە هەندێکیان وازیان هێنا و دانیشتن هەندێکیان هاتن لە ریزەکانی حیزبا تێکۆشانیان کرد و یەکیان کرد لەگەڵ حیزبا لە ریزی ئەوانەدا هاوڕێ ساڵح حەیدەری برای جەمال حەیدەری یەکێک بوو لەوانەی کە لە قیادەی شۆڕش و قیادەی یەکێتی تێکۆشینە کاریە کرد بەڵام لە دواییدا بوون بە چەند بەشێکەوە هەندێکیان هەڵوەشانەوە و هەندێکیان لەگەڵ حیزبا بوون بەیەک و هاتنە ریزی تێکۆشان. بەڵێ باشە مامۆسا فەهد بۆچی هاوڕێ فەهد دژی حیزبی هیوا بوو یعنی هۆکار چی بوو لەبەرەوەی حیزبێکی ناسیۆنالیستی بوو خۆ لە ناوانیشدا ینی تقریبەن ئارایەکی چەپ هەبوو؟ نەخێر ئەوە ورد نییە بە هیچ جۆرێ هاوڕێ فەهد دژی حیزبی هیوا نەبووە بەڵام مەقولەیەکی بەناوبانگی هەیە ئەڵێ الشعب الكردي بحاجة إلى حزب العمل وليس حزب الأمل. يعني أو حزب دوري خويدي بقيادة رفيق حلمي وأوان وزور تێکۆشەر هەبوون لەوێوە هاتنە ناو حیزبەوە بەڵام فەهد نەک لە دژی بوو بەڵکو ڕوونی کردەوە کە ئەو حیزبە لە قۆناغێکە دەوری خۆی دیوە بەڵام ئێستا حیزبێکی نوێ دامەزراوە ئەبێ دامەزرێ کە ئەویش حیزبی چینی کرێکار و جوتیاران و ڕۆشنبیرانی شۆڕژگێرە کە ئەمە حیزبی ئیشکردنە نەک تەنیا حیزبی هیوا و حیزبی دیوەخانان نییە. بۆ حیزبی هیوا وا بوو مامۆستا؟ حیزبی هیوا بوو بناوەکەی لە خۆیەوە و ئەو جەزریەت و ئەو تێکۆشانە ڕاشکاوەی لە حیزبی شیوعی عێراق وەشایەوە ئەوان بە هیچ جۆرێ نەتوانی ئەوە بکەن ئەوان حیزبێکی کوردی بوون مامۆستا خۆ بە تایبەتی ئەوان هەر لە حیزبی هیوا بەس لە کوردستانە ینی خەباتیان حیزبێکی کوردی بوون و ینی هیری ناسیۆنالیستیان هەبوو نەتەوەی حیزبی کوردی بوون بەڵام ئەو حیزبە کوردیە ئەتوانی بڵێ ڕۆڵەی زۆر چین و توێژی تیا کۆ ببووە و مەساڵحی کوردیش بەگشتی مەساڵحی هەموو چین و توێژەکانی ئەگرتەوە لە کاتێکە حیزبی شیوعی عێراق جەختی کردەوە لەسەر بەرژەوەندیەکانی چینی کرێکار و جوتیاران کەواتە لە ڕووی ئایدۆلۆژیەوە حیزبی شیوعی دژی حیزبی لەو جۆرە بوو ناتوانانی بڵێ دژ بەڵام لە ڕووی ئایدۆلۆژیەوە حیزبی شیوعی حیزبێکی تەرزێکی نوێ بوو
بەڵێ و حیزبە قەومیەکان کە مەوجود بوون حزب ئەیویست ئەوانە دەوری خۆیان ببینن. بۆ نمونە داوا لە ئەوانەی پارتی دەکارێ لە میلەتی کوردەکارێ حزبی خۆتان دروستکەن، یعنی حزبێکی قەومی وەتەنی دیموقراتی دروستکەن کە لە پاڵ حزبی چینی کرێکار و لە پاڵ حزبەکانی ترا ڕۆڵی کاریگەری خۆی ببینێ. لە واقعە حزبی هیوا لەو قۆناغەدا دەورێکی باشی دی لە ناو بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان و جوڵانەوەی ڕۆشنبیران و کۆکردنەوەیان لە دەوری بەعزێ ئامانج. بەڵام ئەو حیزبە تاسەر نەیتوانی ئیش بکات و میلەتی کوردیش پێویستی بە حیزبێکی قەومی دیموکراتی هەبوو کە فەهد ئیستیعابی ئەوەیە کرد باش لەوە تێگەیشت بوو، بۆیە داوایە کرد کە یعنی داوای لە گەلی کوردە کرد کە حیزبی خۆتان دروستکەن. مەبەستی دروستیشیان کرد، دروستیشیان کرد، مەبەستی پارتی بوو. بەڵێ مامۆستا ئەگەر وایە بۆچی حیزبی دژی دروستکردنی حیزبی شوویعی کوردستان بوون، ینی ئەو کاتە ئەگەر ینی مەبەستم کە ئەوانیان نوویست حیزبێکی ئەوە دروست بێ، بۆچی بۆ کورد ڕەوا نەبوو حیزبی شوویعی کوردستان هەبێت؟ نەخێر ئەو کاتە بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان نەگەیشت بۆ ئەو قۆناغەی کە حزبێکی شیوعی تایبەتی دروست بێ بۆ کوردستان. لەبەر ئەوە داوا هەر لە ریزی حزبی شیوعیە لە پێشە لقێک دروست بوو، ئەلفەرع الکوردی بە قیادەی هاوڕێ فەهد. دوایی ئەم لقە کوردیە پەرەی سند بوو بە لقی کوردستانی. ساڵی چەند کرا بە کوردستان مامۆستا؟ ساڵی لە 45 جار لقەکە دروست بوو، ئۆرگانی تایبەتی خۆی دامەزرا کە ڕۆژنامەی ئازادی بوو. لە دواییە لە پاشانە بوو بە حیزبی بوو بە لقی کوردستانی حزبی شووی عێراق. لە دوای ئەوە لە کۆنگرەی لە کۆنفرانسی دووەمی حیزبە بوو بە لقی بوو بە هەرێمی کوردستانی حزبی شیوعی. لە کۆنفرانسی داربەسەرە بوو بە هەرێمی کوردستان، کۆنگرەی پێنجەمیش مسادقەی لەسەر کرد بوو بە هەرێمی کوردستان. لە پاشا لە کۆنگرەی یەکەمی هەرێمە با بڵێن لە دەرگەڵا بوو بە ینی سەلاحیاتی زۆرتری وەرگرت. ساڵی 67 بوو بە خاوەنی بەرنامەی خۆی، بەرنامەی تایبەتی حزب، بەڵام پەیڕەوی ناوخۆکەی هەر لەگەڵ حزبی شیوعی عێراق هەمایەوە. باشە جا ئێمە مامۆستا بە درێژی باسی ئەوە ناکەین. ویستمەوە پرسیارە بکەم، تۆ باسی مەلا شەریفە کرد. بەڵێ کەواتە مەلا شەریف یەکەمین کووردە کە لە سەرکردایەتی حیزبی شووی عراقی بەشدار بوو. بەڵێ بەڵێ وایە مەلا شەریف یەکەمین کووردە لە کۆنفرانسی یەکەم و لە مؤتەمەری یەکەمە بەشدار بووە. بەڵێ ئەی مامۆستا هەڵوێستی ئەو ینی لە ساڵانی چلەکانە بە تایبەتی لە منتیقەی بارزان و ئەوانە شۆڕش هەبوو. حیزبی شوویعی ئەڵێن دژایەتی ئەو شۆڕشەی کردووە یا پشتیوانی کردووە؟ بە هیچ جۆرە دژایەتی نەکردووە و بە عەکسەوە پشتیوانی کردووە و بەیاننامەی دەرکردووە لە 900 تێدەگەم 45 ئەوانە لە 43 بۆ 45 شۆڕشی بارزان پشتگیری کردووە و داوای کردووە کە مافەڕەوەکانی میلەتی کورد بدرێ، ناوچەی بارزان تعمیر بکرێ، شەڕ و کوشتار بەرامبەر بارزانیەکان نەکرێ و بە هیچ جۆرێ دژایەتی نەکردووە. بەڵێ ئەی مەسەلەی ئۆتۆنۆمی و شتیوە لە چلەکانە هیچ باس کراوە باسی ئۆتۆنۆمی و ینی چ جۆرە مافێکی بۆ کورد بەڕەوا بینی حیزبی شوێیی؟
ئەو وەختە مافی حزبی شوێعی بڕیاری یابوو مافی چارەنووسی گەلان گەورە و بچووکیان ئەوە تەبعەن نەتەوەی کوردی شەگرێتەوە ئەوە بەنسبەت حزبەوە نقطەیەکی مەبدەئی بوو بڕیاردانی مافی چارەنووسی گەلان بەڵام لەو قۆناغەدا وەک بەشێک لەگەلی عێراق تەماشا ئەکرا کە پێویستە هەموو مافەرڕەوە دیموکراتیەکانی خۆی هەبێ بەنسبەت میلەتی کوردەوە لە پاشە پێبەپێی پەرەسەندنی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان هەڵوێستی حزبی ئێمەش گۆڕا بەرەو پێش چوو مامۆسا بۆ مێژوو هەڵوێستی هاوڕێ فەهەد یعنی بەڕوون و ئاشکرایی ئەوەی وەکو بەڵگە هەبێ هەڵوێستی چی بووە لەسەر کورد یعنی هیچ شتێکی هەیە کە لەسەر کورد نووسیوێتی باسی کوردی کردبێ باسی مافی چارە نووسی کوردی کردبێ بەڵێ ئەوە من هینەکان دانراوەکانی هاوڕێ فەهەدم کرد بە کوردی و بەرجی یەکەمی بڵاو کرایەوە و ئەتوانرێ بخوێنرێتەوە زۆر شتیتیایە بە نسبەت میلەتی کوردەوە ئەوە لایەک لە لایەنێکی ترەوە لەو کاتەدا وەک بەشێک لەگەلی عێراق داوای دیموکراتی و سربەخۆیی ئەکرا بۆ هەموو میلەتی عێراق کە ئەما کوردی ژەگرێتەوە لە پاشە خەڵقێکی تێنەگەیشتوو یا بەمەبەست بەرەنگاری فادیانە کرد و درۆدەلەسیان بڵاوە کردەوە گوایە فەهەد نەتەوەی کوردی بە ئەقەلیەت داناوە لە پاشە ئەمە چەند جار ڕوونمان کردەوە کە ئەقەلیەت مەبەستی کەمایەتیە بە نیسبەت عەرەبەوە لە عێراقدا لە ڕووی ژمارە و دانیشتوانەوە بەڵام دوایی پێبەپێی پەرەسەندنی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان مەبەست ئەوە نەبووە کە کورد نەتەوە نییە مەبەست ئەوە بووە کە لە چاو قەومەکانی ترا کەمایەتی بوو بەزما مۆساوە لە ژێر سێبەری عەبدولکەریم قاسمان نەبوو لە بەروێ وتی کورد و عەرەب شەریکن پێش ئەوە بەڵام حیزب گەیشتە ئەوەی کە هەموو ئەوانەی کە لە چاو زۆربەدا پێیان وترە کەمایەتی لە پاشە مادام خەڵکی ئەو وڵاتەن و لەو وڵاتە ئەژین کەمایەتی نین ژمارەیان هەچی چەنگێ بێ نەتەوەن مەسەلەن کورد بەشێکە لە نەتەوەیەکی گەورەی دابەشکرا و بە چوار بەشەوە کە ملیۆنەها کەس ئەمە بە بەڵگە هەیە مامۆستا بە بەڵگە و بە نووسین هەیە بەڵێ زۆر بەڵگەی حیزب هەیە و زۆر نووسین هەیە ئەتوانی بگەڕێتەوە بۆ ئەوانەی مێژووی حیزب بازەکان کتێبەکە و دیراسەکانی حەنا بەتاتۆ بیرەوەریەکانی برادەران نووسینەکانی جەمال حەیدەری فەهەد سەلام عادل جا ئێمە باسی ئەوواکەین مامۆسا حەزەکەی پشوویە گەین دوای درێژە بە قسەکان بەڵێ باش دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمە لە دەین لەگەڵ مامۆسا جەلال دەباخ مامۆسا حەزەکەم کەمێک باسی ئێمە باسی ئەو قۆناغە مێژوویە ناکەین بەڵام تۆ بۆ خۆت خەڵکی سلێمانی تو لێرە لە دایک بوویت و لە کۆتایی بڵێن چلەکانە تا ڕادەیەک ئاگاداری وەزعی ناو شاری سلێمانی بووی زۆر جار باسی ناکۆچیەکانی نێوان پارتی و شوێی ئەکرێ لەسەر مەسەلەی نەتەوەیە کورد نەتەوە نییە پارتیەکان ئەڵێن حیزبی شوێی ئەیود کورد نەتەوە نییە ئەمانیش لەسەرەوە دوردونگە بوون و ئەیان و کورد نەتەوەیە و ئەمانە ئەو ناکۆچیانەی نێوان ئەو دوو حیزبە بە تایبەتی لە چلەکانە لەسەر چی بوو پێش ئەوەی بێمە سەر ئەو باسە ویستم بڵێم کە ڕێکخراوێک لە حزب جیابەوە بە ناوی ئاڵای کارگەران ڕایەتە شەغیلە ئەمانە کۆمەڵێک تێکۆشەری ساڵی 53 یا 50 بەڵێ ئەوە وەکو جەمال حەیدەری وەکو نافع یونس وە کەسانی تری تێکۆشەر لەو ڕێکخراوە بوون
لە پاشە کە لە 55 سەلام عادل بوو بە سکرتێری حیزب لە 56 ئەو ڕێکخراوەیە لەگەڵ حیزبە یەکیان گرتەوە یەکیان گرتەوە حیزب لە قۆناغێکی نوێدا خۆی دیتەوە کە چالاکی و هەڵسوڕانی زۆرتر بوو لەو ساڵی 56دا من بوومە ئەندامی حیزب و وایدا ئەنێم کە بەس تۆ پێشتر لە قوتابیانە نەبووی نەخێر دواتر لە قوتابیانە یان تۆ یەکەم جار بووی بە ئەندامی حیزب نا یەکەم جار بووم بە ئەندامی یەکێتی قوتابیان لە 51 ئەمانە لە 56 بووم بە ئەندامی حیزب ئەو وەختە یەکێتی خوێندکاران یا یەکێتی قوتابیانی عێراق یەکێتی گشتی کە پێیانەوت بە عەرەبی ئیتیحاد الطەلەبە العام ئەو کاتە ئەو یەکێتیە سەر بە حیزب بوو و قۆناغێک بوو لەبەر هەر سبەبێک بێ زۆر شتی حیزبی لە کۆبوونەوەکانی یەکێتیا باز دەکرا و خەڵقەکە ئامادە ئەکرا بۆ ئەوەی ببن بە ئەندامی حیزب اینجا لە من لە 56 نامەی ئەندامەتیم بۆ هاتەوە و بووم بە ئەندامی حیزب ئەمە بەسم ئەوەیە لەو فترەیەدا حیزب کە یەکی گرتەوە گەیشتە قۆناغێکی نوێ لە چالاکیەکانیدا باشە ئەو وەختە پارتی کە دروست ببوو لە پێشترە بە حیزب دیموقراتی کوردی ناوەکەی بوو لە 57 لەگەڵ حیزبی ئێمە چووە هاوپەیمانێکی دووقۆریەوە چونکە ئەو وەختە لە 57 جەبهەت الاتحاد الوەطنی دروست بوو ئەوەی نێوان حیزبی باعس و حیزبی استقلال و حیزبی شیوعی و حیزبی وەطنی دیموقراتی باشە ئەو حیزبە بورژوازیە عەرەبیە قەومیانە ڕازی نەبوون حیزبی دیموقراتی کوردی بێتە جەبهەوە چەند حیزب هەوڵیدا ئەوان ڕازی نەبوون لە پاشا حیزب بە ئیتیفاقیەکی دووقۆری نووسرا و لەگەڵ ئەو حیزبە ڕێکەوت حیزبی دیموقراتی کوردی و لە خلالی حیزبەوە لە تێکۆشانی بەرەی یەکێتی نیشتیمانیە بەشدار بوو باشە کەواتە ئەمێ بگەڕێنەوە بۆ ئیسلێمانی بە تایبەتی ناکۆچیەکانی نێوان پارتی و ئەوەی کە باز دەکرێت ئایا ئەو ناکۆچیانەوەندە زەغ بوون بە تایبەتی لەسەر مەسەلەی نەورۆز و لەسەر مەسەلەی وەکووتم کورد نەتەوەیە کورد نەتەوە نییە و نازەمە ئەو شتانە هەبوو مامۆستا هەبوو بەس لەلایەنی حیزبەوە هەڵوێستێکی ڕێک و پێک و ڕاست و دروست و زانستانە هەبوو بەڵام قەومیەکان بەداخەوە بەرچاوتەنگن پارتی و یەکێتی و حیزبەکانی تر 10 ساڵی ئەوێ هەتا لە ئێمە تێگەن من بە میسال بۆ دەهێنمەوە ئێمە مۆسا بۆ بەرچاوتەنگن ئەوان ئەڵێن کورد نەتەوەیە و مافی هەیە دەوڵەتی هەبێ و وەکو هەر خەڵکیشی تر ئەوە بۆ پێش ئەوان حیزبی شیوعی و توێتی ئێمە اعترافەکەین بە حەقی هەموو قەومەکان بە مافی چارەنووس و بڕیاردان بەڵام دیاریان نەکردوواڵێن هەموو گەلان ینی کوردیش ڕاستە لە ناو گەلانەیە بەڵام بۆ کورد بە تایبەتی خۆیان چۆن دیاریان نەکردووە کە ئەو لە 44ەوە لقی کوردی لە 45ەوە لقی کوردی هەبێ و دوایی لقی کوردستانی و لە بەرنمەکە داوا بکرێ و بارزان بە مەزلوم دابنرێ و داوای مافەکانی گەلی کورد بکرێ ئەمە چۆن نەبووە بووە بەڵام ئەو وەختە زیاتر حیزب لەگەڵ خەباتی یەکێتی هەموو هێزەکانە بوو بۆ ڕزگارکردنی عێراق و لە عێراقێکی دیموقراتیە مافەکانی گەلی کورد بە تەواوی بدرێ باشە مامۆستا بەڵام ساڵی 49 تا 53 مامۆستا
بەهادی نووریە بێ بە سکرتێری حیزب وانە لەو فترێدا بازەکرێ کە هەندێک هەڵەی حیزب ڕاست کراوەتەوە ئەوەی کە بە میساقی باسم بە ناوبانگەوەڵێ کورد دەبێ مافی هەبێت و مافی تەنانەت چارەی خۆنووسینوانە خەڵگەڵێ لە دوای ئەوە لە دوای هاتنی کوردێک بوو کە بوو بە سەرۆکی بڵێن سکرتێری حیزبی شووی عێراقی ئەو شتانە هاتنە ئاراوە ئەوە ڕاستە بە هیچ جۆرە ئەوە ڕاست نییە ئەوە هەڵوێستی حیزبە بەڵێ ڕاست ئەی بۆ بە ناوی باسمەوە بوو ینی هۆکارێکی آخر ئەو خۆی کە هات هەندێ دیارە باسم ناوی نهێنی خۆی بوو بەڵێ تێگەی هەندێ زاتیەتی هەبوو بەڵێ و ئەو شتانە بە ناوی حیزبەوە ئەیکرد بە ناوی خۆیەوە بەڵێ و لەبەر ئەوە لە دواییشە دەری نەبرد و گۆڕیان و ئەو جا کەریم ئەحمەد بوو بە سکرتێر و کەریم ئەحمەدیش دەورێکی باشی هەبوو بۆ هاتنی سەلام عادل کە بوو بە سکرتێری حیزب و لە 56 لەگەڵ ڕایەتە شەغیلە ئاڵای کارگەران یەکیان گرت. ئەگەر جەنابەت وەکو کادرێکی پێشوو وەکو ئەندامی کۆمیتەی ناوەندی وەکو مێژونووسێک ئێستا کە زۆر دەربارەی مێژووە نووسیتەوە ئەو فترەیە 49 تا 53 کە مامۆستا بەهادی نووری سکرتێر بووە چی گۆڕی ڕەخنەیان بۆچی کەوتە بەڕەخنە و ینی لەلایەن حیزبەوە و تەنانەت باسیەوە کرێکە درێژێ ئەو باس ئاخە باشە بەزۆخ بەشێکی گرنگی مێژووی حیزبە نووسراوە هەمووی ئەتوانی بۆی بگەڕێیتەوە جا منەمێ لە دەمی جەنابتەوە بیبیستم بە کورتی پێ بەڵێ کە لە فترەی باسمە زۆر شت لە جێی خۆی نەبوو جۆرە چەپگەریەک ڕوویدا جۆرە فەردیەتێک ڕوویدا لە پاشا ئەوە مرکزێکی حیزبی بوو 3 کەس بوون لەو مرکزە ینی هاوڕێبەها لەگەڵ ڕێزم بۆی دەوری کەسی تری نەهێشت بوو ئەوەی کە ئێمە بیستومان و خوانومانەتەوە قیادەی هاوڕێبەها بە حەقیقەت مزاهراتی زۆر دەست پێ کرا لە سلێمانی لە شوێنەکانی تر دروشمی نان و هەرزانی بەرز کرایەوە دروژمی دژی ئیمپریالیزمی بریتانیا بەرز کرایەوە بەنسبەت کوردەوە بزاڤەکەی لە قۆناغێکان نەبوو کە لەوە زیاتر تەحمل بکە کە حیزبی کرد لە پاشا لەگەڵ پەرەسەندنی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستانە کە حیزبی شیوعیش بەشێکە لەو بزاوە هەڵوێستی حیزبیش بەرەبەرە پەرەی سند و ئەی مامۆساگەر ئەو پرسیارە بکەم مادام هەر باسی و فترەیەکەی نێبە خۆناغ بە خۆناغ باسی مێژووی حیزبی شوویەکەی من ئەوەم خوێنۆتەوە خۆتیان نەژیاوم بڕێ بەڵێ ئەزانم بیرەوەریەکانی بەدر شاکر سەیاب ئەگەر خوێند بێتەوە لەوێ باسی و قۆناغە زۆر بە خراپاکە تەنانەت هەڵوێستی ئەخلاقی خاتە پاڵ هەندێک لە سەرکردەکانی حیزبی من نامەوێت مناقەشەی بەدر شاکر سەیاب بکەم کە ئەدیبێکی پێشکەوتن خوازی مبدیع بوو بەڵام ڕووخاو وازی لە حیزب هێنا و هەڵوێستی دوژمنایەتی گرتە بەرامبەر بە حیزب خۆی ئەوەی دیاری کرد لەبەر ئەوە نامێ بچمە درێژەی ئەو باسەوە ینی ئەو کەسی لە زیندان دوای بەربوونی لە زیندان ئەو هەڵوێستانەی یا چی بوو بۆچی پێڵێن بەزی و هەر کەسێک لانی لەگەڵ حیزب نەمێنێتتر پێوترێ بەزی لەگەڵ حیزب نەمێنێ هەمووی بەزی و نییە بەڵام ئەوەی کە ببەزێ ئاڵای مکافحەی شیوعیەت و مکافحەی حیزب بەرزەکاتەوە لە زدی حیزب ڕاستیەکان ئەوە ژوو ئەکاتەوە ئەو وەختە تۆ پێڵی بەزی و ڕووخاوە کەواتە شتانەی ئەوە ڵێ ڕاز نییە بەدر شاکر سەیاب هەندێکی ڕاز نییە و هەندێکی ڕاستە وەکو عەرەبەڵێ کەلیمەت و حەقین یوراد بها باطل تێگەیشتی چۆن یعنی ئەوە نامێ بچمە سەر درێژەی ئەو باسە چونکە بەدر شاکر سەیاب شاعیرێکی نێوخوازە گەلێک بەرهەمی جوانی هەیە و زۆربەی ئەو بەرهەمانەی لە کاتی شیوعیەتیا بووە مەسەن لە ناو کووردا هەردی ئەحمە هەردی شیوعی بوو
ووەختی شیوعی بۆ شعری ئازادی خوای کوردین ئێمە سوورەی پۆڵاو بردین ئێمە پشتی جوتیاری زەبوونین ئاڵای بەرزی چوون یەک بوونین شیری دەستی لێ قەوماوین لە ڕێی زوڵما هەڵکێشراوین ئاغا و بەگزادانی زۆردار جەردەی ژانی کوردی هەژار خوێنخۆری ئەم نیشتیمانن ئالاتی دەستی بێگانن ئەمە شێعری فەهدە ئەفوان هەردیە بەڵێ ئەو کاتێککە شوێعی بووە بڵێ بەڵێ بەزەڵێن هەندێک لە شوویەکانی هەندێکیان لێ گۆڕیوە ئازادی خوای کوردی نێمەیان نازام کردووە ئەمە ئەسڵی شعرەکە من لەبەرمە کە هاوڕێ هەردی وتوێتی بەڵێ هەردی شاعرێکی پێشکەوتن خواز بوو هەتا دوایی کە بوش بە قەومی یا بڵێن کاژی کوشتیوە هەر هەڵوێستی ئیجابی بووە لە ئێمە هەر هەلوێستی ئیجابی و ڕاست و زانستانە بووە لە مەسلەی کووردە لە کوردستان کە وازی لە هێنێنا لە کاژیک هێنا یەکەم کەس کە نامەی ئیسیقالەکەی بۆ من نات نسخەیەکی بۆ من نات کە من کاژیگە پاسۆک مامۆسا پاسۆک یەکەم ئەوەی بۆ من نات لە پاشا ئێمە لە خەستەخانە وەفدێک چوین لە سلێمانی سەردانیمان کرد زۆری پێخۆش بوو و هەردی وەکو بەدر نییە نەگەڕایەوە لە زدی حیزب بوو بۆ خزمەتی دوژمنان ئیشێ بکە هەموو بەرهەمەکانیشی هەر لە خزمەتی تێکۆشانە مایەوە باشە مامۆسا و ساڵانی وەکوتم سەرەتایی پەنجاکان و ئەوانە ئەو هەموو خۆپیشاندان و شتانە ئاکرا لە عێراق و لە کوردستان و لە سلێمانی و ئەوانە ئەو هەموو هینە چی بوو یا حیزب بە ئاشکراییشی یەکە دەو کاتە نەخێرەوە حیزب لەو کاتە قیادەی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستانیە کرد و زۆر بەهێزتر بوو لە پارتی ئەو وەختە لەبەر ئەوە دروشمی ڕاست و دروستی بەرزە کردەوە لە ناو قوتابیانە لە ناو کرێکارانە و لە سلێمانی زنجیرەیەک خۆپیشاندانی ئەکرد من لە مناڵیەوە لەو خۆپیشاندانە لەگەڵ کۆمەڵێ لە برادەرەکانمان بەشدار بووم ئێمە دارولاسیخمان هەڵەگرت ئەمان گرتە پۆلیس ئەوان لە بیرم دێ فواد جەلال غەریب کلێتەی لەسەرا بوو کۆنەکان وەکو ئەنوەر عوسمان وەکو کوڕانی عەلی ئایشەخان سەلاح و حەسەن و حوسێین و ئەمانە زۆر کوڕانی مێزاکەریم ئەمانە شوێعی بوون بەڵێ ئەمانە هەموو لە خۆپیشاندانەکانە بەشدارە بوون دروشمی ڕاست و دروستیان بەرزە کردەوە حیزب لە ناو کرێکارانە داوای نان و هەرزانی ئەکرد داوای دەرچوونی ئەکرد لە منتیقی ئەستەرلینی داوای سربەخۆیی ئەکرد بۆ عێراق و داوای مافەرەواکانی گەلی کوردی ئەکرد لەبەر ئەوە خەڵکەشی زۆر لە دەوری کۆبوونەوە لە ناو قوتابیانە دروشمی حیات جامعەیە حڕە ژیانێکی زانکۆیی یا دانشگایی ئازاد ئەوە دروشمی ئێمە بوو لەبەر ئەوە خەڵکێکی زۆر لەگەڵ حیزب بوون و ڕۆژانە خۆپیشاندانە کرا تەنانەت لە یەکێک لە خۆپیشاندانەکانە برادەرێک لە پشتی سەری پۆلیسێکیە ڕەسەن کەوت و مرد نەیانزانی ئەو سلێمانی بەڵێ نەیانزانی ئەو برادەرە بووە عەلی حاجی قادریان تاوانبار کرد فەقیرە گرتیان و 20 ساڵیان حکومە بەو تاوانە لە واقعا ئەویش نەبوو برادێکی تر بوو کە دۆنچێکیە بە پشتی سەری پۆلیسێکە و کوشتی لەبەر ئەوە ئەو مزاهراتانە ئەو خۆپیشاندانە گەورانە کاریگەری هەبوو لەسەر کاریگەری زۆری هەبوو لەسەر جەماوەر ریزەکانی حیزبی فراوان کرد و خەڵقەکە تێگەیشت کە
ئەم حیزبە نوێیە لەگەڵ داخوازیەکانی گەلایە. باشە. حیزبی شوێعی لە ناو سوپای عێراقا دەوریشی بوو. حزبی شوێعی لە ناو سوپای عێراقا هەر لە کۆنەوە ڕێکخراوی هەبووە و تەنزیماتی دەرەجەدار و سەرباز و ئەفسەرانی کردووە و لیژنەیەکی تایبەتی هەبوو بۆ ڕێخستنی سەربازەکان. ئەو لیژنەیە و ئەو تەنزیماتە ڕۆڵێکی کاریگەریان جێرا بۆ شۆڕشی 14 تەمووز بۆ ئامادەکاری. هەندێک کە زووە ئەزانن عەبدولکەریم قاسم شیوعی بووە، نەخێر عەبدولکەریم قاسم شیوعی نەبووە قەت، بەس پیاوێکی نیشتیمان پەروەر بوو، پیاوێکی ئازا بوو و ئەو لەگەڵ ئەو ڕێکخراوانەی حیزب و لایەنەکانی ترا لە ناو سوپادا 13 مانگ بڵاو کرایەوە کە لە 14 مانگە شۆڕشەکە بوو. ڕێکخراوەکانی حیزب لە دەرەوە ئاگاداری ئەوە بوون و تەحشیدی جەماوەریان کردو بۆ پشتگیری عەبدولکەریم قاسم. ئەی مامۆسا پێش ئەو ئینقلابە جاری تر هەبووە کە شیوعیەکان هەوڵ بدەن دەست بەسەر بڵین حکوومەتا بگرن لە ڕێگەی ئینقلابەوە؟ هیچ قەوڵێکی وا هەیە پێش 14 تەمووز؟ نەمبیستووە. بەڵام شایانی باسە ئەفسەرانی کوردیش لە ناو ئەو ڕێکخراوانەدا ڕێکخراوەی ئەفسەران و عەسکەریەکانی حیزب دەوریان هەبووە. بۆ نمونە ڕئیس مستەفا عەبدوڵڵا کە خەڵقی سلەیمانیە ڕئیس بوو لە جێشا، ئەوە شیوعیش بوو و لە لایەنی شۆڕش و قیادەی عەبدولکەریم قاسمەوە تەکلیف کرا کە هێرشبەرێ لەسەر قەسر ڕێحاب. مەسئولەکەشی کوردێک بوو، حەمە عەلی شەریف کە مقەدەم بوو و پەلاماری قەسر ڕێحابیاندا، قەسر ڕێحابیان گرت. بەداخەوە نەتەوجیهی حیزب بوو، نەتەوجیهی ئەو ئەفسەرانە کە عائیلەی مالیکە هەمویان لەناو بران. بەهۆی تەقەکردنێکەوە هەمویان لەناو بران. کەواتە حیزب بوو بڵێن عەبدولکەریم قاسم ئەوانە پێیان خۆش بوو یا پێیان ناخۆش بوو ئەو ڕوودا و ڕوویدا؟ پێیان ناخۆش بوو چونکە ئەوانیانویست بگیرێن و بدرێنە بەر مەحکەمە. حتا نووری سەعید کە بۆی چوون ڕای کردبوو جلی ژنانەی لەبەر کردبوو و ڕۆیشتە بوو، لە پاشە جەماوەر گرتیان لە شارع مندەفع بوون، ڕایان کێشا و لە توپەتیان کرد و کوشتیان. ئێمە حیزب ئەیویست مەسەلەن کە ئەوە بگیرێ نووری سەعید نەکوژرێ بدرێتە مەحکەمە و مەحکەمەی مەهداویش دروست بوو کە زۆر لە خائینان و پیاوانی عەدی مەلەکی هین کرد. چی پێڵێ سزادا؟ بەڵێ مەحکەمە کرد، دادگایی کردن و سزای ڕەوایدان بەسەرە. مامۆسا مەبەستی سەعید قەزازیشە؟ سەعید قەزاز بەڵێ مەبەستە و بەداخەوە لەسەر بینایەکی سلەیمانی پەیکەری بۆ دروست کراوە. ئەگەر ئیدارەیەکمان هەبێ ئاگای لە شتەکان وایە ڕێگەی نەئەدا پەیکەری جەلادێکی وەکو سەعید قەزاز دروست بکرێ. زۆر باش. بۆچی؟ چونکە سەعید قەزاز مەسئولە لە گیانی دەیان کرێکاری گاوەرباخی کە گولەیان بە سنگیانەوە نا. سەعید قەزاز وەزیری ناوخۆ بوو، پیاوێکی نۆکەری ڕژێمی پاشایەتی و نۆکەری ئیمپریالیزم بوو. تەنیا یەک شت لە مەحکەمە هەڵوێستێکی گەروتی کە ئیعدامم کەن، سەری ئەوانە لە لای قاچی منن. اینجا ئەوە قسەیەکە و کردوێتی با نابنێن ئازایەتی. ئەوە نییە کە کەواتە تۆ بۆ مێژوو بە خاینی ناوە بێ بە کەسێکی خراپ. بەڵێ بۆ مێژوو من بەڵام خەڵکی تر بە کەسی نیشتیمان پەروەر و ئەوەی ناوە من ئەوانەکانی بەهەڵا چوونەوەوانە هەمویان نیشتیمان پەروەر کەسێک نییە گول لە بنێ بە سنگی کرێکارانی گاوەرباخیەوە. ئەگەر بێتە سەر لاپەڕەکانی جەرائیمەکانی ڕژێمی پاشایەتی دەیان جەریمە ڕووی سەعید قەزاز و ڕووی نووری سەعید و ڕووی ئەقتابی ڕژێمی مەلەکی ڕەش دەکات.
زۆر باشە مامۆسایەمە لێرە ناچارین کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمان بینین لە ئەڵقەی داهاتوودا بە درێژی باسی کودەتا 14 تەمموزەکەین کە ئێوە هەندێک پێڵێن شۆڕش و هەندێک پێڵێن کودەتا بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسوێر. ئێوە هەمیشە ویستوتانە پارتی وەکو پاروێک وابێ لەبەر دەستان ناو قوتی بن خەتای پارتی بوو خەتای ئێمە نەبوو ئێمە بە قەوت بووینێشتی قوتابیانی پارتی هەر دیار نەبوو. یەکەم شتیانەوە بوو کە ماڵی مەلیک و جەماعەتیان هەموو خەتڵ عام مام جەلال خوتبەی ئەدا گەنجێکی قۆز بوو بە جلی کوردیەوە بە عەرەبی خوێنێوتی التقت ثورتنا البيضاء بثورتكم البيضاء. دوانی هەندێک لە قیادەکانتان ترسنۆک بوون. حزبی شیوعی سۆڤێتمان بە پێشڕەوی حرەکەی کۆمونیستی دنیا ئەزانی و بۆ ئاگاداریت و بە مەسئولیتەوە ئەیڵێم حەمزە عەبدوڵڵا هەتا مرد کۆمونیزم.